ژمارەیەک لە سیناتۆرەکانی سەر بە پارتی کۆمەری خوازەکانی ئەمریکا لە کۆنگرێسی وڵاتەکەیان پرۆژەیەک بۆ دابەشکردنی شاری مووسڵ لە دوای ئازادکردنی پێشنیار دەکەن. بەپێی پرۆژەکە کە لەلایەن دیارترین سیناتۆرەکانی وەک جیف فۆرتنبێری و براد شیرمان ئامادەکراوە لە دوای ئازادکردنی لە دەستی داعش مووسڵ بۆ دوو پارێزگا دابەش بکرێت. ئامانجش لەو دابەشکاریە پاراستنی ژیانی شوێنکەوتوانی کەمینە ئاینەکانی ئەو ناوچەیەیە. ئاشکرابوونی نیەتی ئەمریکیەکان بۆ دابەشکردنی مووسڵ بۆ دوو پارێزگا لە دوای ئازادکردنی کاردانەوەی جیایی بەدوای خۆیدا هێناوە و بە جۆرێک زۆرینەی لایەن و کەسایەتی عێراقیەکان دژی وها پرۆژەیەک دەوەستنەوە و لە بەرامبەریشدا کەمینەیەک لە عێراقیەکان دابەشکردنی مووسڵ بە پرۆژەیەکی گونجاو دەزانن. لایەنگرانی دابەشکردنی مووسڵ بۆ دوو پارێزگا گەرچی زۆرینە نین، بەڵام پێدەچێت لە سەرەتاوە ڕۆڵیان هەبوو بێت لە گەڵاڵەکردنی وها پرۆژەیەک لەلایەن زلهێسرینی وڵاتی جیهان کە ئەمریکایە. لەو چوارچێوەیەشدا یونادمکەنا کەسایەتی دیاری مەسیحیەکانی عێراق لە لێدوانێکیدا بۆ قودسی عەرەبی دەڵێت پرۆژەی دابەشکردنی مووسڵ نوێنیە و بەڵکو لە ساڵی 2014ەوە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پێشنیار کراوە و بەپێی ئەو پرۆژە پێشنیار کراوەش چەند پارێزگایەکی نوێ لە چوارچێوەی سنووری جوگرافی ئێستای پارێزگاکانی نینەوە و ئەنبار و سەلاحەدیندا دروست دەکرێن. بەپێی ئەو زانیاریانەی میدیا عێراقی و عەرەبیەکان ئاشکرایان کردووە، ئەو پارێزگا نوێی لە ڕەحمی پارێزگای نینەوەدا لەدایک دەبێت، هەرێک لە شەنگار و شێخان و تەلکیف و حەمدانیە و چەند کۆمەڵگە و ناحەیەکی دیکە کە زۆرینەی دانیشتوانەکانیان لە شوێنکەوتوانی ئاینی یەزدی و مەسیحی و شەبەک و تورکمان پێک دێت. ئەمەش هێمایەکە بۆ نیەتی ئەمریکیەکان لە گەڵاڵەکردنی پرۆژەی دابەشکردنی مووسڵدا پاراستنی کەمایەتی ئاینیەکانیان لەبەرچاو گرتووە. بەپێی لێکدانەوەی بەشێک لە چاودێرانی سیاسی لەدایکبوونی پارێزگایەکی نوێ لە دەشتایەکانی نینەوە، جگە لە کۆکردنەوەی کەمایەتی ئاینیەکان هاوکات لە ڕووی واقعیەوە پارێزگایەکی دیکە بۆ هەرێمی کوردستان زیاد دەکات. بەو پێی زۆربەی ئەو ناوچانی دەکەونە چوارچێوەی پارێزگای نوێیەکەوە بە خاکی کوردستان ئەژمار دەکرێن و هەرێمی کوردستانیش پێشوازی لە پرۆژە و هەنگاوێکی لەو جۆرە دەکات. پرۆژەی دابەشکردنی مووسڵ ڕەنگە کارێکی ئاسان نەبێت، بەو پێی لەلایەن هەردوو پێکاتەی شیعە و سوننی عێراقەوە دژایەتی دەکرێت. هەرچی شیعەکانە لە زاری هەیسەم جوبوری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ڕای دەگەێنن دابەشکردنی مووسڵ بۆ دوو پارێزگا و بە ناوی پاراستنی کەمینەکانەوە لە دوای ئازادکردنی لە دەستی تیرۆریستانی داعش پرۆژەکەی داعش تەواو دەکەن و ئەوان بە توندی دژی پرۆژەیەکی وا دەوەستنەوە. هەرچی سونەکانی عێراقیشە گەرچی لە ئێستادا جۆرێک لە پەرتەوازەی لە ڕیزەکانیاندا هەیە، بەڵام بە توندی دابەشکردنی مووسڵ ڕەت دەکەنەوە. بەو پێی پارێزگای نینەوە گەورەترین پارێزگای سونە نشینی عێراق و دابەشکردنی بۆ دوو پارێزگای بچووک ڕۆڵ و پێگەی سونەکانیش لەگەڵ خۆیدا بچووک دەکاتەوە. هەر بۆیەش تەواوی ئەو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە کە نوێنەرایەتی عەرەبی سونە دەکەن دابەشکردنی پارێزگاکەیان بە توندی ڕەت دەکەنەوە.